کاکەشە ماڵ جارێکی تر خۆشاتەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. ئەمڕوو ئەو بارودۆخەی لە ئەفرین هاتوۆتە ئاراوە بەهۆی هاتنی سوپایی تورک و گروپە هاوپەیمانەکانی بۆ ناو شاری ئەفرین هەر یەک بە جۆرێک لێکی دەداتەوە. ئایا سەرکەوتنی تورکیە شکستی کووردە و یاخۆ سەرەتای قۆناغێکی نوێیە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆیەوە و سڵاو لە بیسەرانی بەڕێزی بەرنامەکەتان. لە ڕاستیدا لەو بڕوایدام شتێک بە ناوی شکست هەتا ئێستاکانە بۆ لایەنی کوردی لە ئارادانی چونکە شکست کاتێکە کە تۆ شکست قبول بکەی لایەنی کوردی هەم بەرپرسیارانی سیاسی هەم بەرپرسیارانی نظامی لە ڕۆژاوای کوردستان ڕایانگەیاندوو کە ئەوان هەتا ئێستا شکستیان قبول نەکردو بەڵکو قۆناغێکی نوێ کە تێکۆشان و بەرەنگاریان دەست پێ کردو. قۆناغی یەکەم کە شەڕی جەبهەیی بوو کۆتایی هاتووە و ئەوان لە پێناو پاراستنی خەڵکی سیڤیل و شاری ئەفرین پاشەکشەیان کردو و قۆناغی دووهەمی بەرگری واتە شەڕی پارتیزانیان دەست پێ کردو. هەر بۆیە سەرکەوتنی لەشکری سوپای تورکیە لە جوغرافیای ئەفریندا ناتوانین وەکو شکستی لایەنی کوردی تەماشا بکەین لەبەرەوەی کە ئەم سەرکەوتنە لەشکریە ببێ ژێرخانێکی سیاسی ناتوانێ مانیندە بێ، ناتوانێ ماندگار بێ و ناتوانێ ببێتە پێگەیەکی بەهێز بۆ بەردەوامی سیاسەتەکانی تورکیە لە ناو خاکی جوغرافیای سووریە و ڕۆژاوای کوردستاندا بە تایبەتی لەبەرەوەی کە ئەم دۆخێکی ئێستاکانە هاتوۆتە ئاراوە تەنها داگیرکردنی شارێکی کوردی و هەستاندنی ئەم شارە لە هێزێکی کوردی نییە. لەمەوو بۆ دواوە ئاراستەی ئەم هێرشەی ئەفرین و داگیرکاری شاری ئەفرین پەرسپەکتیوی جیاوازتر بخۆیەوە دەگرێت، هەم پەرسپەکتیوی هەرێمی هەم پەرسپەکتیوی ناونەتەوەی بخۆوە دەگرێت. پەرسپەکتیوی هەرێمی لەو سۆنگەیەوە مەبەستمەکە لەوەی بۆ دواوە ئەوەی کە ڕووی داوە داگیرکردنی خاکی وڵاتی سووریەشە لەلایەن سوپای تورکیا. ئەمە مەسەلەیەکە کە لەلایەن وڵاتانی عەرەبی بە هیچ جۆرێک قبوڵ ناکرێت، واتە وڵاتێکی عەرەبی لەلایەن دەوڵەتی تورکیەوە دەستی بەسەدا بنرێت. دەوڵەتێکی تورکیە کە هەموو وڵاتانی عەرەبی لەسەرەمە کۆکن کە لە خەونی زیندووکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانیدایە، ئیمپراتۆریەتێک کە چاوی بڕیوەتە خاچی وڵاتانی عەرەبی. ئەمە لە سۆنگەیەکەوە خاڵێکی ئیگدا زۆر گرنگە، هەر بۆیە لایەن دەوڵەتی میستەوە ئێستاکە ناڕزایەتی نیشاندراوە لەلایەن وڵاتی عەربستانەوە ناڕزایەتی نیشاندراوە و هێدی ئەم ناڕزایەتیانە ئەمن چاوەڕوانی دەکەم کە ئاستێکی بەفراوانتر بخۆیەوە بگرێت. کاکەشەماڵ هەر لە پەیوەندیدا لە خوێندنگەکانی سەرەتاییدا بە تایبەتی لە ئەمریکا مناڵانێک پەیدا دەبن جابەهۆی زلی و قەد و باڵایان ملهڕن، شەرفرۆشن، خۆبەزلزانن کە بە ئینگلیزی پێدەوتری بوڵی یا بوڵینگ کە ئیمە هەندێک جار بەگاڵتە لە نێوان خۆمانە دەڵێن گامیشکاری. تورکیا ئەگەر بنوەڕینە هەڵسوکەوتەکانی نەکرد بەرامبەر بە کورد بەڵکو بەرامبەر بە جیهان ئەو جورە مناڵە دێتە بەرچاو. جا کەسانێک ئەو پرسیارە دەکەن ئایا شارێکی بچووک و ئاشتی خواز بە ژمارەیەکی زۆر کەم لە شەڕکەرانێک کە بەرامبەر گوایە دڕندەترین سوپا کە بە فڕۆکەی ئەمریکی و تانکی ئەڵمانی و بریتانی و موشەکی رووسی پرچە کراوە بۆ تورکیا سەرکەوتن دەژمێردێت؟ بێگومان سەرکەوتن نییە کاگرانی. هەروکو ئێوە کورد باستان کرد تورکیا لە لێگەڕینی زیندووکردنەوەی خەونە دۆڕاوەکاندایە، هەم خەونی دۆڕاوی ئیمپراتۆریەتی عوسمانی هەم خەونی دۆڕاوی سیستمی بەعس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەوەی کە ئەمڕۆکانە ئێستا کە ئەردۆغان لە جوغرافیای باکووری سووریا واتە ڕۆژاوای کوردستان دەدەیکا هەمان پرۆژەی شتێنی عەرەبیە کە کاتی خۆی لە ساڵانی هەشتادا دەستی پێکردرا ئەم هەڵمەتە واتە نیشتەجێکردنی هاوڵاتی عەرەبی سووریا شوێنی تر لە جوغرافیای کوردستاندا بۆ سازکردنی مەودا و گۆڕینی دمۆگرافیای ڕۆژاوای کوردستان. ئەم داگیرکردنی خاکی ڕۆژاوای کوردستان بەتایبەت بە شاری ئەفرین و هەوڵی جێگیرکردنی ئیسلامیەتونڕەوەکان و خەڵکی تر جگە لە کورد لەم جوغرافیایە ئەمە خەونی دۆڕاوی بەعسیزمە کە ئەمڕۆکانەوە بینیمانە سەرنوشتی بەعس لە عێراقدا بوو بە لە سێدارەدانی سەدام حوسێن و لە جوغرافیای سووریەشدا ئەمڕۆکانە بۆتە هۆی ئەم گێژا و ئەم ئاڵۆزی و ئەم کارەساتەی کە ئەمڕۆکانە لە 2011 تا ڕۆژی ئەمڕۆکانە ئێمە دەیبینین و شاهیدینە.
هەر بۆیە خەونێک کە محکومە بە شکست خەونێک کە محکومە بە لەناوچوون و لە سەدارەدان ناتوانێت جارێکی تر ببێتە هەنگاوێکی نوێی سیاسی یا سەرکەوتنێکی نیزامی سیاسی لە جغرافیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆناغی پاکردنەوەی ئەتنیکی لە ناوبردننی ئەتنیکی کۆتایی پێهاتۆ سەدەنی ئەمریکانە لە جیهاندا هەرچەند ئێمە دەبینین کە ناڕزایەتی جیهانیەکان و ئەو پشتگیری کە تورکیا وەریگر لە شەڕی عەفریندا شتێکی زیاد چاوەڕوان نەکراو بوو بەڵام هەموو شتێکیش سنووری هەیە و هەموو شتێکیش کاتی خۆی هەیە تورکیا توانێتی نەبزی ئەوروپا لە ڕێگای پرسی پەنابەرانەوە بگرێ و ئەمە بتوانێت گوچەکێکی زۆر بەکاریگەر لە جی وڵاتانی ئەوروپا بەکاربێنێ و لە قۆناغی عەفریندا توانی ئەمە بکاتە مکانی بۆ مێک بوو بێدەنگکردنی وڵاتانی ئەوروپایی بەڵام ئەم جۆرە چەکانە چەکی دەمکورتن چەکی ناتوان درێژخایەن و استراتیژیک بن و بە کۆمەڵێک یاساینێ لەلایەن یەکێتی ئەوروپا دەتوانێت و بارودۆخەوە بگۆڕێتکە ئەم چەکە لە دەستی دەوڵەتی تورکیا بستێنرێتەوە هەر بۆیە ئەوەی کە ئێستاکانە دەیبینین دەبێت وەکو شتێکی زۆر و دەمکورت تەماشا بکەین کە لە ڕۆژانی زۆر و نزیکدا گۆڕانکاری بەسەردادێ ئەمریکا وەکو زلهێزێکی هەرە بەتوانای جیهان وەکو دەوترێ لە عێراقدا نەیتوانی بەرگەی شەڕی ناوخۆ بگرێ و تا ئیسەش لە ئەفغانستان هەر بەو شێوەی سۆڤێت پێ نەکرا ئەمریکاش نەیتوانیوە بارودۆخەکە بەو شێوە کۆنتڕۆڵ بکە ئایا تورکیە شیانی هەیە ڕوبەڕووی هەمان جۆرە بەرخۆدانی بەردەوام بێت و وەکو دەڵێن بکەوێتە زڵکاوێکەوە شیانی دەرچوونی نەبێ؟ بداخەوە یعنی ئەو جارێکی ئەو باستان کرد لە جغرافیایەکی ئاوە حساسدا کە هەموو هێزەکانی ناونەتەوەی بەرژەوەندەکانیان ڕۆژانە لە بەریەکتردا ڕاست دەبێتەوە و شەڕ دێتە ئاراواز شەڕی بەرژەوەندی شەڕی ئابووری شەڕی سیاسی و هاوکێشەی دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەردادیە و رووسیا هەنگاوێکی زۆر جدی ناوەتەوە بۆی کە جارێکی تر دەسەڵات و هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زیندوو بکاتەوە ئەمریکا لە قەیرانی مدیریەت و لە قەیرانی سیاسیدایە لە دۆخێکی ئاوا هەستیاردا دەوڵەتێکی وەکو ئەمریکا بێوەزیری دەرەوە ماوەتەوە و هیچ هەماهەنگێک لە نێوان وەزارەتی دەرەوە و وەزارەتی دیفاع لە نێوان ستیت دپارتمنت و پێنتاگۆندا وجودی نییە و ئەمە وای کردو کە ببێتە باشترین دەرفەت بۆ ئەوەی کە هەم رووسیا و پوتین بتوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەڕاتێم بکەن و هەمیش دەوڵەتێکی وەکو تورکیا و ئەندامی ناتۆ بتوانرێت زۆر بەباشی لەلایەن رووسیاوە کەڵکی لەوە بژێترێت و لە جی تەنانەت بەرژەوەندەکانی ئەمریکاش بەکار بهێنرێت بەڵام ئەوەی کە سەداسەدە و هەتا ئێستاکانە سلمێنراوە بەرخودان تەنها وشەیەک دروشمێک نییە لە ئەدەبیاتی سیاسی لایەنەکانی سیاسی ڕۆژاوای کوردستان یا بەشی میزانی ڕۆژاوای کوردستان بەرخودان کۆڵەکەی سەرەکی فەلسەفەی سیاسی و بیرو بڕوا و مکانیزمی تێکۆشانە لە ئەم کێڕوانینەدا هەر بۆیە هەروەکو چۆن هەتا ئێستاکانە لە 59 ڕۆژ ڕابردوودا کە شەڕی عەفرین لە ئارادا هەبووە و دیگە لەمەش لە بەدرێژایی ساڵانی هەتا 2011 هەتا کونی ئەمڕۆکانە لایەنی کورد لە ڕۆژاوای کوردستان توانیویەتی بە بەرخودان بەرامبەر هەم داگیرکاری ئەسەد ڕابۆستێ هەم لە بەرامبەر داگیرکاری ئێران ڕابۆستێ لە بەرامبەر داگیرکاری داعش و لە هەمان کاتدا رووسیا و تورکیا ڕاوەستاوە لەمە بودواوەش ئەم بەرخودانە بەردەوام دەبێت بە سیمای جیاواز بە هەنگاوی جیاواز بە تاکتیکی جیاواز ئەم پەیامە هەم لەلایەن سەکردایەتی سیاسی نیزامی ڕۆژاوای کوردستانەوە دراوە ئەم پەیامە لەلایەن سەکردایەتی پارتیکرێکارانی کوردستان و کۆمەلگاکی کوردستانەوە دراوە و خەڵک دڵنیا کراوەتەوە لەوەی کە ئەم تێکۆشانی کە دەست پێکردراوە بەردەوامی دەبێت دەتوانرێت سیما بگۆڕێت دەتوانرێت مێتۆد و ڕێباز بگۆڕێت بەڵام پاشکەس بوونەوە لەمە بە هیچ جۆرێک لە ئارادا نایە چونکە سەرنوشتی کورد داهاتووی کورد کارەنووسی کورد ئەمڕۆکانە گرێدراوە بم تێکۆشان و بەرخودانێکی لە ڕۆژاوای کوردستان لە ئارادایە پاشەکشە و شکان لە ڕۆژاوای کوردستان بەواتای لاوازبوونی پێگەی کورد لە عێراقدا دێ بەواتای سەرکەوتنی ئێران لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جارێکتر بەهێزبوونەوەی هیلالی شیعە و لە هەمان کاتیشدا زمینێکی گزاز و گەورە دەڕەخسێنێ بۆ فاشیزمی تورکی لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کاکە شەماڵ هاچێن لە وەڵامەکانی پێشودا ئاماژەت بە زۆر خاڵ کرد دوێنی بەرپرسانی تورکیا وتیان لە ئەفرین نامێننەوە گوایە ئەو سەرکەوتنەی تورکیا لە ئەفرین و بەرزکردنەوەی ئاڵای تورکیا لە خاکی وڵاتێکی بەناو عەرەبیدا چه کاریگەریی لەسەر خودی سووریا و وڵاتە عەرەبیەکاندا هەیە؟
بڵێ دەبێت چاوەڕام بکەین کە لەم ڕۆژانی زۆر نزیکدا وڵاتانی عەرەبی کۆ ببنەوە و لەسەرم بارودۆخە هەڵوێز بگرن. ئەمە شیمانەوە دەکەم کە لە چەند هەفتەی داهاتوودا وڵاتانی عەرەبی لەسەر مژارە کۆ ببنەوە هەڵوێستێکە بەرامبەر ئەم ڕووداوە بنوێنن، چونکە هەموو ئێستاکانە میسر هەڵوێستی خۆی ڕاگەاندووە، هەم وڵاتی عەرەبستان هەڵوێستی خۆی ڕاگەاندووە. ئەمە هەم پێشێلکردنی ئەم یاسا و پێوانانەیە کە لەلایەن چەتی لایەنەتەوە یەکگرتوەکانەوە هەموو وڵاتان دانیان پێداناوە و هەمیش لە هەمان کاتدا شکاندنی هەیمنەی دەوڵەتێکی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوڕۆژدا هەرچەند ئەمڕۆکانە وڵاتانی عەرەبی دەگەڵ ساختاری سیاسی ئەم وڵاتە لە کێشەدانە، بەڵام ئەوە هیچ لە هاوکێشەکە ناگۆڕێ و ئاستەنگیکی ئێکزا زۆر زیاتر لە نێوان بەرەی سونە دەگەڵ دەوڵەتی تورکیادا دێنێتە ئاراوە. عەرەبستانی سعودی هەڵوێستی بۆ، میسر هەڵوێستی هەبووە و لە ڕۆژانی داهاتوودا لوبنان هەڵوێست دەگرێت بە پێی ئەو زانیارانی کە ئەمن هەمە و ئەمڕۆکانێکی شتی ئەوروپا جارێکی تر لەلایەن وەزیری دەرەوە وەزیری دەرەوەی یەکێتی ئەوروپا لێدوانی داوە و ئەوەی کە هاتوتە ئاراوە لە عەفرین ڕخنەی کردو کە بۆ کوشتێکی قبوڵ نەکراو ئاماژەی پێکردراوە و ڕۆژ بە ڕۆژ ئەندایەنە سیاسەکانی دەرەنجامە سیاسەکانی داژیکاری عەفرین ڕوودەدا. هەتا ئێستاکانە بەدخودانی ڕۆژاوەوە وهای کرد و کە هەموو هێزە هەرێمی و ناونەتەوەیەکان چاوەڕوانی دەرەنجامی ئەم شەڕە ببنەوە، بەڵام ئەمڕۆکانە کە دەرەنجامەکە دەرکەوتووە هەڵوێستە سیاسەکان ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبن و دەردەکەونە پێش. کاکە شەماڵ هەرچەند زۆر کەسان لەو بەڕوایەدان کاردانەوەکانی ئێستا زۆر درەنگ هاتن و دیسان کاردانەوە بەبی کردار هیچ جۆرە کاریگەریەکی نییە. حەزم کرد بە هەمان شێوە لەسەر ئیران و هاوپەیمانانی سووریا لەسەر ئەمریکا و ئایندەی ئەمریکا لە ناوچەکە چ جۆرە کاریگەری هەیە؟ من لەو بڕایدام کە بەردەوامی ئەم شەڕێکە هەبوو زیاتر دەکەوتە خانەی بەرژەوەندەکانی ئێران لە ناو سووریەدا، هەر بۆیە ئەم تاکتیکی کە ئێستاکە لایەن بزاوی ئازادی خوازی کوردستان لە ڕۆژاوای کوردستان هاتووتە ئاراوە گەورەترین زەربەی لە پێگەی ئێران لە سووریە دەداوە، چونکە ئێران بە هەموو شێوازێک هەبوونی تورکیا لەناو جوغرافیای سووریا لە دژی بەرژەوەندەکانی خۆی دەبینێت و هاتنی دەوڵەتێکی سونی کە پشتگیری داعش و ڕادیکاڵی سونیە لە هەرێمەکەدا بە واتای لەناو بردننی هێڵی هیلالی شیعە و تهدیدکردنی بەرەی عەلەوی لەناو سووریادا دێت. پاشەکشە لەم شەڕە وا دەکات کە ئێران لەوەی بوودەوە مەجبور بێت ڕوبەڕۆی ئەم داژیکاری دەوڵەتی تورک بێتەوە. هەتا ئێستاکە دەوڵەتی ئێران وەکو شەڕی دوودانە هێز کە هەردوو لە دوی بەرژەوەندەکانی ئێران تەماشای دەکرد، هەم بە لاوازبوونی کورد لە هەرێمەکەدا پێیوا بوو کە هەم پێگەی ئەمریکا لاواز دەبێت و هەم پێگەی کورد لاواز دەبێت. هەمان کاتیشدا تورکیا دەکوێتە شەڕێک و باتڵاقێک بەناوی باتڵاقی سووریەوە. بەڵام پاشەکشە لەمەوە دەکات کە ئێران لەمە بوودەوە مەجبورە دەگەڵ دەوڵەتێکی وەکو دەوڵەتی تورکیا لە جوغرافیای سووریەدا بە هێزێکی زۆر زیاترەوە کە دەتوانێت کاریگەری هەتا ئیدلیب بۆ حەڵەفە بێت بە شێوازێکی زۆر بەفراوانتر لە جارانەوە ڕوبەڕوو بێتەوە. هەر بۆیە بەڵام لە هەمان کاتیشدا خاڵێکی هەڵبەش لە نێوان ئێران و ئەمریکا لە خاکی سووریدا دێنێتە ئاراوە کە هەردوو بتوانن لەسەر کۆمەڵێک خاڵی تر لە هاوسەنگەکانی هێزدا بتوانن بێنە لای یەکتر و لە یەکتر نزیک بنەوە. بەڵام لەبەر چاوگرتنی ئەم ئاڵوگۆڕانی کە ئەمڕۆکانە خەریکە لە سیاسەتی ئەمریکادا دێتە ئاراوە نزیکبوونەوەی ئەمریکا و ئێران سەرڕای کۆمەڵی خاڵی هاوبەش هێندێک زەحمەتە. ئەم پێم وایە کە لەوە بوودەوە هەموو هێزەکان هەوڵی ئەوە دەدەن کە پێگەی ئێران لە ناو سووریەدا لاوازتر بکەن و بە بەکارهێنانی ناکۆکیەکانی نێوان وڵاتی ڕووسیا و ئێران لە دوای پرسی شەڕی عەفرین بتوانن کەڵک وەربگرن، ناکۆکیەکانی نێوان ئەم دوو بەرەیە زیاتر بکەن و بتوانن قەڵشتێک لە نێوان بەرەی سووریە ئێران ڕووسیادا بێنە ئاراوە. کاکە شەماڵ وەکو باز دەکرێت ئەم شەڕە شەڕی سەودا بازرگانیەکان و بەرژەبەندیەکانە و مافەکانی مرۆڤ بە هەموو شێوەیەک ژێر پێکراوە. تا چەند شیانی هەیە لە کۆتاییدا بەرژەوەندیەکانی وڵاتانی یاریکرد لەم شەڕەدا لە یەک بدات چ ڕووسیا و ئەمریکا، ئیران و تورکیا، سووریا و ڕووسیا ویان هەموو پێکەوە؟
ینی وەڵامی پرسیاری ئاوها زۆر بە کورتی نادرێتەوە بەڵام دەتوانم بڵێم کە ڕۆژ بە ڕۆژ ئاراستەی پێشکەوتنەکانی سیاسی لەشکری لە جوغرافیای سووریەدا شیمانەی شەڕێکی جیهانی سێهەم زیاتر دەکەن. ئەم لێدوانانەی پوتین کە وڵاتی سووری رووسیا دەستی کردو بەجارێکی تر بەرهەمهێنانی چەکی ناوکی ئەمە خۆی پەیامێکە یا بڵین تهدیدکردنی ئەمریکا لە ئەگەری هێرشی ئەمریکا بۆ وڵاتی سووریە ئەمەش بخۆی ئاماژەیەکی ترە بەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ئاستی پێشکەوتنەکان لە هەرێمەکە داوا دەکات کە هاوپەیمانیەکانی پێش و معنای خۆیان لەدەست بدەن و یا ئەوەی کە زلهێزەکانی جیهانی لەسەر ڕێکەوتنێکی نوێی سیاسی ڕێک دەکەونیان ئەوەی کە دەرگا لە بەردەم شەڕێکی ئەگزا زۆر بەرفراوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێتەوە کە دەتوانێت هەری کەمە تا 20 ساڵی داهاتوو بەردەوامی هەبێت. شەماڵە بەشێری لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس.